بەڕێزان و خۆشەویستان، من دەمەوێ ئاماژە بە هەندێک ئاەتی قورئانی پیرۆز بکەم کە خوای گەورە لە سوورەتی لوقمان لە بۆمان ئاماژەی پێ دەکا کە سوود و فائیدەی لە بۆ هەموو لایەکمان تێدایە، لە بۆ منداڵ و گەنج و بەتەمەن و مامۆستا و غەیری مامۆستاش. خوای گەورە لە سوورەتی لوقمان باسی لوقمانی حەکیممان لۆ دەکا کە ئامۆژگاری کوڕەکەی دەکا. ئەو ئامۆژگاریانەی کە ئەو دەیکا بەڕێزانم ئەگەر تەماشای بکەین بەڕاستی یعنی سوودێکی یەکجار زۆری لێوەردەگرین. یعنی ئەوەندە کافیە کە زانایان دەفەرمون لوقمانی حەکیم پێغەمبەریش نەبووە، سابت نەبووە کە پێغەمبەر بیت، بەس پیاوێکی ساڵح بووە، بەڵام خوای گەورە ئامۆژگاریەکانی لە قورئانێدا باس دەکا. یعنی بۆ ئەوەی خەڵک گوێ لە ئامۆژگاریەکانی ئەو ڕاگرن بزانین ئەمە ئەو ڕۆکە لەگەر منداڵەکانی خۆماندا وەکو لوقمانی حەکیمین کە ئامۆژگاریەکەین یان جیاوازی و فەرق هەیە. زانێ یەکەم ئامۆژگاری بەڕێزان خوای گەورە دەفەرمێ وإذ قال لقمان لابنه وهو يعظه يا بني لا تشرك بالله إن الشرك لظلم عظيم. ڕوو لە کوڕەکەی دەکا دەڵێ ئەی کوڕەکەم، ئەی کوڕی خۆشەویستم، ئامۆژگاریت دەکەم کەوا شەریک لۆخوا پەیدا مەکە، هاوڵ لۆخوا پەیدا مەکە، چکە وەستەمێکی زۆر زۆر گەورەیە. لێرە بەڕێزانم دەمێ بزانن لۆ شرک زوڵمێکی زۆر گەورەیە. ئینسان شەریک لۆ غەیری خوا پەیداکە. خوای گەورە ئینسانی دروست کردیە، ڕزقیەدا، خوای گەورە ژیانی پێبەخشی، هەموو شتێکی پێدەبەخشی، مقابلی ئەوەی شەریک پەیدا نەکە. ئەگەر شرکی پەیدا کرد واتە ستەمێکی گەلە گەورەی کردیە، شتێک لە جێگایەک شوێنێکی تی ئەو لە جێگایەکی تکەیدا نایە. و پاشان گەورەترین جەریمە کە تۆ دەیکەی ئەگەر ئەنجام بدرێ کە شەریکە لۆخوا پەیداکردن، بریتیە لەوەی تۆ عیلاقەت لەگە خوا دەپچڕێ، لەگەر پەروەردگار نامینێ. کەسی مشریک هاواری غەیری خوا دەکا بۆ نمونە بتەچی دانایە شتێکە پەرستی لە غەیری خوا، ئەگەرچی ئەوڕۆ بەس بتپەرستی کافینی هەیە، ئینسانێکە پەرستی، شەخصێکە پەرستی، مەنهەجێک دەپەرستی، پرۆگرامێکی لە ژیان دانایە و بەدوای ئەو دەکەوی، ئەوی پێگەورەیە و وەکو ئیلاهەکی لێ کردی و لە غەیری خوا دەیپەرستی. ئێمە ئامۆژگاری قورئان ئەوەیە شەریک لۆ خوا پەیدا نەکەن. یعنی بەس یەک عیبارەتەرم لەوەی تێبگەین ئێمە بزانین خوای پەروەردگار لەگەر ئێمە چۆنە، بەس لەوەی خوای گەورە بناسین، ناسینی ڕەب العالەمین هەموو دەرگایەکت لێ دەکاتەوە بەڕێزانم. یەکێک لە ئەعرابیەکان دێتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم، دەفەرمێتە پێغەمبەر صلی الله عليه وسلم یا رسول الله أقريب ربنا فنناجيه أم بعيد فنناديه. دەفەرمێ یا رسول الله پەروەردگاری ئێمە خوا لە ئێمە نێزیکە بە نزم بانجیکەین یان دوورە هاواری بکەینێ؟ هیچ جوابێک پێغەمبەر نایداتەوە صلی الله عليه وسلم. مەسەلەکە هەندە مهمە، یەکسەر جبرائیل دێتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەو ئاەتەدا ئەبەزێنی وإذا سألك عبادي عني. ئەگەر بەندەکان لە منیان پرسی دەزانی چیان پێ بڵێ؟ پێیان بڵێ فإني قريب، پێیان بڵێ لێیان نێزیکم، زۆر لێیان نێزیکم لە بەندەکان. أجيب دعوة الداعي إذا دعاني. هەر یەکێک هاوارم لێ بکە ئەمن جوابی ئەو کەسا دەمەوە. بەڵام ئەوان چ بکەن؟ فليستجيبوا لي وليؤمنوا بي. با ئەوانیش جوابی من بدەنەوە، جوابی بانجی من بدەنەوە، جوابی پەیامی من بدەنەوە، جوابی قسەی من بدەنەوە، جوابی ئەو قورئانەی من بدەنەوە، جوابی پێغەمبەرەکەی من بدەنەوە. هەر کە گاسیان کرد پێیان بڵێ من لێیان نێزیکم، یەکسەر وەڵامی ئەو ئینسانانە دەدەمەوە. ئیبن جەوزی قسەیەکمان لۆ دەجێڕتەوە زۆر بە جوانی لەو بابەیەوە. دەڵێ کابرایەکە بە 70 ساڵ بوو خزمەتی سەنەمێکی دەکرد، هەموو جارێ ئیشێکی دەبوو دەچوەکنی دەیگو ئەی سەنەم ئەوم لۆ بکە، ئەی سەنەم ئەوم لۆ بکە. پێغەمبەر موسا زۆر نەسیحەتی کرد، بەس بە گوێی ناکرد. دەڵێ ڕۆژێک غەڵەتی کرد، زۆر پاڕاوە لە سەنەمەکەی، زمانی غەڵەتی کرد، گوتی ئەی سەمەد ئەو ئیشەم لۆ بکە. سەمەد ناوی خوایە. دەڵێ پێغەمبەر موسا جێی لێ بوو، خوای گەورە فەرمووی لەبەیکە عەبدی، بڵێ ئیشەکە تا لە بۆت بکەم. دەڵێ پێغەمبەر موسا فەرمووی یا ڕەبی خوایە 70 ساڵە خزمەتی سەنەمێکەکە، یەک جار زمانی غەڵەت کرد، گوتی ئەی سەمەد لۆم بکات و دەڵێ لە خزمەتتدامە بڵێ تا شتەکەت لۆ بکەم. دەڵێ خوای گەورە وا جوابی پێغەمبەر موسای دا، فەرمی یا موسى إذا دعا الصنم فلم يجبه وإذا دعا الصمد فلم يجبه فما الفرق بين الصنم والصمد. باشە ئەی موسى ئەگەر هاواری سەنەمی کرد هەر جوابی نەداوە، ئەگەر هاواری سەمەدیشی کرد کە خوا جوابی نێداوە، ئەی باشە فەرقی بینی سەنەم و سەمەد چییە؟ کەواتە بەڕێزانم ئێمە پەروەردگارێکمان هەیە،
شەریکی لە پەیدا ناکەین بە هیچ نەوعێک هەر شتێکی شت بوو بەس داوای لە خوای گەورە بکە قەسەم بە خوای گەورە دەرگای ڕەحمەت لێ کاتەوە بەڵام بە ئیمانەوە بە وەکو گوتمان ئەتو جوابی پەیامی خوای گەورە بدەوە پێغەمبەر داود داوای لە خوا کرد فەرمووی خوایە چت لۆ من کردیە لۆ پێغەمبەر سولێمانی کوڕیشم بکە فەرمووی بە کوڕەکەت برێ ئەتوو کوی لە بۆ من ئەویش بە ئەوها بێعەینە شتی لۆ دەکەم تەماشاکەی بەس ئینسان ئەو ئیماندارەوی شەریک لە خوای گەورە پەیدا نەکەوە ئامۆژگاری هەموو ئیماندارانە لۆی عیلاقە لەگە خوای پەروەردگار نەپچڕێن چونکە هەر کاتێ شەریکت لە خوا پەیدا کرد تەواو بینی تو خوای گەورە ئینتیهای هات خوای گەورە بڕیاریدا لە یەک کەس خۆش نابی بە هیچ نەوعەگە لە ساو گوناحە مرد ئەویش ئەوەیە بە کافری بمری یان مشریک بی خوای گەورە پەنامەم بدە یا ڕەبی باشە لەوە لێ خۆشبوونی لۆنیە بزانە ئامۆژگاریەکان دێتە خوارێ يا بني إنها إن تك مثقال حبة فتكن في صخرة أو في السماوات أو في الأرض يأتي بها الله إن الله لطيف خبير دريت كركي كرم أجر بقد يك مثقال حبة كعندك دفرمون قد كترينش عندك دفرمون ميروستاني قد كيا عندك دفرمون أو دن كرشي لنا وقلدا هي كزور قد كيا أو أجر يك مثقال لوا دەفەرمێتە کوڕەکەی بیکەی لە ڕۆژی قیامەت خوالۆ دەینتەوە پێشت یەتی بها الله چەتی نایە لەگەرە خۆت بیبە لەگەرە خۆت لۆ قیامەت لۆیە ئینسان ئەو مەفهومە وەگرە بەڕێزەکانم تەماشا ئامۆژگاری کوڕەکەی دەکا پێی دەڵێ کوڕم هەر شتێک بیکەی لە قیامەت لەگەرە خۆتی دەینیەوە هەر چ شتێک بی باش بی خراپ بی لەگەرە خۆتی دەبێەوە خوای گەورە چی فەرمووە فمن يعمل مثقال ذرة خيرا يرى ومن يعمل مثقال ذرة شرا يرى أبي من دالكان وا پروردەکەن گەنجەکان وا پەروەردە بن مسلمانان وا پەروەردە بن بەڕێزانم ئەگەر گوناهم کرد خەڵک حەقی وێ زجی پێم بسووتێ ئەگەر زوڵمم کرد حەقی وێ خەڵک زجی پێم بسووتێ چکە ڕۆژی قیامەت ئەو ئینسانە فرێدرێتە ناو ئاگری جەهەنەم ئەگە تۆبە نەکا ئەگە نەگەڕێتەوە لای خوای پەروەردگار ئێمە بەوا بە ئاسانی تەماشای مەکە خەڵک هەر گوناحەکە و شتی لەگەرە خۆی دەینی با بچینە قیامەت بە دیارکەی بزانم چەند شەرمەزاری بەرامبەر بە خوای گەورە بزانم چەند فەرقت هەیە لەگەرە ئەو کەسەی شەو نوێژەکە و سەدەقە دەکا و دەست بە دەست نوێژە و قورئانی دەخوێنی و نوێژی زوننە دەکا و بە ڕۆژ یەبی لەو گەرمایەدا لە بۆ خوای پەروەردگار لەگەر ئەوە چەند فەرقت هەیە با بچینە قیامەت هەمووی لەگەرە خۆمان ببەین ئەو کات دەزانی چی لێدە پیاوێ لە ئیمامی ئەبوبەکر و ڕەب و ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی فەرمی وەڵڵاهی جوونەکت پێ بدەم هەتا ناو قەبریش لەگەرت دێ ئیمامی ئەبوبەکر فەرمی لەگە من نایە لەگەرە تو دێ لەگەرە تو دێ جوونە دەی لەگەرە خۆت دەینی قسەی خراپەکەی لەگەرە خۆت دەینی لۆ قیامەت لەگەرە خۆتی دەینی لەگەرە من نایە چی دەڵێ برێ بەرامبەرە من بەڵام لەگەرە تو دێ بزانە هەر چ خڕەکەیەوە ئێستا چ سەدەقەیەک چ خێرێک چ چاکەیەک چ شتێکەکەی ئیلا لە ڕۆژی قیامەت لەگەرە خۆت دەینیەوە بەڕێزان ئەگەر کەسێک منداڵەکەی پەروەردا کا فێری قورئانیەکە فێری سونەتی پێغەمبەری دەکا صلی الله علیه وسلم دەزانیەوە چ خێر و ئەجر و پاداشتێکی هەیە خوای گەورە لە قورئان چی فەرمووە دەربارەی منداڵەکان کە پێمان دەڵێ والذین آمنوا واتبعتهم ذريتهم بإيمان ألحقنا بهم ذريتهم وما ألتناهم من عملهم من شيء خوای پەروەردگارە فەرمی ئەگەر کەسێک منداڵی بێ ئەو منداڵە پەروەردەیەکی جوان بکە ئەو ئینسانە دەمریتن پاشی مردنی ئەو منداڵە هەر خێرێکی دەکا لۆ داک و بابی دەچی هەر خێرێکی دەکا نوێژێ بکە لۆ داک و بابی دەچی قورئانی بخوێنی لۆ داک و بابی دەچی بەبێ ئەوەی لە هی منداڵەکە کەم کاتەوە بەبێ ئەوەی لە هی ئینسانەکە کەم کاتەوە ئیلا ئەجر لۆی دەچی جا بزانە تەماشا ڕەحمەتی خواکەم بەڕێزان بزانن خوا چەند بەڕەحمە ئەو منداڵە ئەگەر گوناحی بکا لۆ داک و بابی ناچی بەڵام ئەگەر خێری بکات چاکەی بکات لۆ داک و بابی دەچی باشە یعنی ئێستا ئێوە منداڵەکان کوم پەروەرداکەن بە قورئان خوێندن بەشتی چاکەیان بەشتی خراپە ئەبێ بزانن لەگەر خۆیان دەین بەڕێزانم کاتێک کەس پێ دەکەی کە کۆمەلگا بەرەو داڕمان ڕۆیی خراپە ڕۆیی چ شتێک ئەژدیها لە ناو پەروەردەبی ئەگەر ئەو قورئانە نەکەینە مەنهەجی ژیانی ڕۆژانەی خۆمان و منداڵەکانی وا لەسەر پەروەردە نەکەین گەویشتینە ئاستێک منداڵێک ئەبینین لە چەمچەمان دەمانچەی لەبەر پشتی 18 ساڵە عومری منداڵێکی 16 ساڵ لە 140,000 خەڵتانی خوێن دەکەوە ئەیداتە بەر گولان تەماشا وێنەکەی دەکەی بەبەر چاوت دەڵێ وە عەسابەیە دەرێ پێشتر پێشەش دەرامیتکەی کوشتیەوە ئەوە پەروەردەی چێن دەڵە پەروەردەی چێن دەرە گازینۆکانە کافتریاکانە کۆران و شەوارع و جێگاکانە قەت کەست دیتێ قورئانەکی لە باغەری دابی و ئینسانێکی ئیماندار بی و نوێژ و عیشای بە جەماعەت بکردی و بێتە دەرێ زەلامی بکوژی
مەگەر لە هەولێر چەند ڕۆژێک پێش ئێستا منداڵی 16 ساڵ و 14 ساڵ بە بلۆک باشە منداڵێکیان نەکوشت عمری 10 ساڵ بوو پەروەردەی چێن دەرنەوە منداڵانە داکوبابیان ئەگەر ئاگای لێبی دوو دەورەی ئەوها قورئان خوێندنی پێ بکە بینی لە بەردەستی ئەو مامەستا بەڕێزانەی دابنێ ئەو حاڵەتانە ڕوەدەن ئەو شتانە دێنە پێش ئینسانی کۆمەلگا ئەو هاتێک دەچی بەڕێزانم بۆ منداڵی 16 ساڵ و 14 ساڵی بە بلۆک منداڵێکی تر بکوژی ئەو کۆمەلگایە بەرەو هەردێرێکی زۆر خراپە ڕوا کاریسە یعنی نەکەر گەورەکان زەلام بکوژن ئێستا منداڵەکان فێر بووینە هەرزەکارەکان فێر بووینە لە چ فێر بووینە لە گازینۆیەک کە تریاک و نێرگەلە و هەم هەرچی شتی خراپی هەیە تێدا دەکرێت ئەوانەی لێ بەرهەم دێنرێ بەڕێزانم بینە منداڵێک لێرە پەروەردەکە کەسێک گوێی لێ بووە پێی بڵێ بڕۆ تفەنجش دەست دێ بڕۆ قسەیەکی ناشرین بە جیرانەکەشت بڵێ هەمووی لێرکوانە قال الله وقال رسول الله صلى الله عليه وسلم ئەوەی ئامۆژگاری ئەوەی ڕێگەی ڕاست و ڕێگەی هیدایەت و ڕێنمووی بەڵام وەختێک یەکێک دەست لەو ڕێگایە بەرەدا بە دوو هەردێرێکی خراپ دەکەوێت حتما ئەو ئینسانە سبحان الله ئەو مەسیرانە چاوەڕێی دەکە و ئەو شوێنە خراپانەیە جالوێ لقمانی حەشیم نەسیحەتی کوڕەکەی دەکا دەفەرمێ ئاگاشت لەوە هەبی کە هەر شتێک بینی لەگەر خۆ دەیبێ پاشا دەفەرمێ یا بونەیە ئەقیم الصەڵات ئەی کوڕەکەم نوێژێ بکە ئەلەو فەقەڕەیە ئەگەر ڕوو لە داک و بابەکان بکەم کە کەم تەرخەمیان هەیە بەرامبەر بە منداڵەکانیان بەڕێزانم بە منداڵەکە دەبێ بڵێ نوێژێ بکە فێری بکە دەبێ لەگەری بی هەوڵی لەگەر بدەی جوهودی لەگەر بکەی ئاوا بینێریە دەورە محاولە بکەی منداڵەکە نوێژێ بکە بەرامبەر بە خوای گەورە وەڵڵی خێر و بەرەکەت لە ماڵێکدا نییە کە ئینسانی نوێژ نەکەری تێدا بی کە ئینسانێکی تێدا بی سەر بە فەرزی خوای گەورەدا نەگری ئەو داک و بابە گوناهی ئەگاتێ لە کاتێکدا لە گچکەییدا تربیەتی منداڵەکەی نەدا لەسەر نوێژ و عیبادەت دێ ڕابینی کە گەورە بوو ڕاستە بەگوێی ناکە تووقەتت دیتێ شترە نەمامێکە لە گچکەییدا چاندت خوار ڕۆی لێی گەڕێی دوایە بەخۆی ڕاست دەبتەوە ئیمە لە کوردەواری دەڵێ لێی گەڕێوەچی گەورە بوو هەر چادەبی پێشتر زمانی قەدیم زوو ئەوانی بڕێک تەمەنیان لێ بەبیریان دێ دەیانگۆ ئینسانیان عەسکەری بکەیان ژنێ بینی دەبتە پیاو فەرقی نییە لێ گەڕا دوای عەسکەریشی دەگەڕێن نەدەبووە پیاو و ژنیشی دەهینە هەر خراپە بوو دەدی تەلاقێ دا موشکیلەی لۆ دروستە بوو لۆ چونکە کاکە پەروەردەی سەقەت ئەوها ڕاز نابتەوە تۆ ئەگە دیتت دار خوار ڕۆی ئەبێت دارێکی لە تەنیشتی دانەی لێی ببەستی لۆی ڕاست بیتەوە ئەوە نەسیحەت و ئامۆژگاریەکانە قسەکانە ئاوا دەبی بیکەی لۆ خاتری وەی ئەوە بەلاڕێدا نەڕوا بەڕێزانم ئەتۆ هەموو ئەجر و پاداشتە تێکە و منداڵە تەربیەتە دەی لەسەر نوێژ و ڕۆژی ئیمامی ئەحمەد ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی ئەو پیاوە بەرز و بەڕێزەی لێ دەرچوو کە هەموو ئومەتی ئیسلامەتی شانازی پێواکە دەزانی چی دەفەرمێ دایکەکان با گوێیان لێبی دەفەرمێ عومرم 10 ساڵ بوو داکم پێش نوێژی سبەینێ هەری دەستاندم ئەلەو کات لە بەغدادە ژیان زستان بوو دەڵێ بەبیرم دێ ئاوی لە بۆم گەرم دەکرد دەست نوێژی پێدەشوشتم دەیبردمە مزگەوتێ لە دەرکەی مزگەوتێ چاوەڕێی دەکردم نوێژێ بکە کوڕم بەڵام هەتا ڕۆژ هەردێنەیەوە مارێ سونەتەکەش بکە ئەو جەوەرەوە ئەو نەوعە دایکە هەیە بەڕێزانم پێش نوێژی سبەینێ تۆ منداڵت لە خەوێ هەر بستێنی 10 ساڵ بی عمری 10 ساڵ بوو هەلی ئێستان شەو نوێژەکەی بکە نوێژی بە جەماعەت بکە دوای نوێژێنێوە عولەمایەکان دەڕێسەرێنەوە بڕۆ لە خزمەتیان فێری حەدیث بە وەچی ڕۆژ هەرات هێشتا داچی هەر لەبەر دەرگا بوو چاوەڕێی دەکرد بێتەوە لۆیە ئیمامی ئەحمەد خزمەتی داچی کرد هەتا مردیش ژنی نەهینە گوتێ ترسم ژنەشی بینم دەڵێن لەگە خەسووی خراپە مادەم لەگە خەسووی خراپی خەسووش دەکە داچی ئەو هەتا وەفاتی کرد داچی هەر خزمەتی کرد ئەو دوایە ژنی هینە مامۆستای گەورە خوا عەفویکە ئەوە وەکو ئیستیدراجێک دەڵێ مەموو جارێ دەیگو یەک کەسی سرعاتی کردێ کە ژنی هینایە پێغەمبەر ئادەم بۆ ویستو کە خەسووی نەبووە هەر نەیبوو لەگە کوێ شەڕی بکە کەس نەبووە شەڕی لەگە بکە دروستە یعنی تەماشاگەی بەڕێزانم مجتەمەعمان وای لێ هاتیە بڵێ کاکە ئەوە هەر نەبی باشترە بەڵام تەماشاکە جیلی سەحابە ئەولادەکانیان وا لەسەر سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم پەیڕەوە کرد محەممەد المستەفای فەرموو ئەگەر ئافرەتانیش گوتیان دێنێ نوێژی سبەینێ مەنعیان مەکرد ئافرەتانیش دەچوون لە نوێژی سبەینێ لە دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم نوێژیان نەکرد بە جەماعەت ئێستا چەند ئافرەتمان هەیە نوێژی سبەینان هەلە وەختی خۆی بکە نەک بە جەماعەت بیکە منداڵەکانی
هەمووی ڕۆژ هەردێ ئەوجا نوێژێ دەکا هەمووشی مسلمانە و هەمووشی دیندارە وازانن دینەکە بەسی پیرێژن و پیرەمێردەکان ئەوان بچن نوێژەکان بکەن بەڕێزان دینی ئیسلامەتی ئەو کەسێ دەستی پێوە دەگری عەرەبی عەجەمی گەورەی گچکەی هەرچی هەی لە هەموو کەس گەورەترە بی لەکن خوا بەس دەست بە دینی خواوە بگرە جا لۆی ئامۆژگاری کوڕەکەی دەکا ئەڵێ کوڕم نوێژێ بکە نوێژ ڕوو لە خوای گەورە بکە واز لە نوێژێ مەینە چونکە نوێژ کۆڵەگەی دینە ئەو کەسەی کەوا نوێژی نەبوو تاعەتەکانی دی خراپە ڕواتر پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم لە ڕۆژی قیامەت یەکەم پرسیار لە عەبد دەکرێت دەڵێن نوێژ ئەزانی کو پرسیارت لێ دەکرێت بەڕێزانم لۆی جوان تێبگەی نەڵێ کەس پێی نەگۆتم لەو کاتەی کە بالغ بووی هەتا ڕۆژی وەفاتت هەموو ڕۆژێ 5 نوێژ مەلایکەتێک لێ کەداتەوە دەڵێ دەکا ئەوەندە نوێژە تەفتەری عەمەلی تەمەشاکەم بزانن نەقسی تێدا هەیە خۆ ئەگەر نەقسی تێدا هەبوو وەزعت باش نابی و ئەگەر نەقسی تێدا نەبوو ئەو وەخت دڵخۆشە بی ئەی دڵخۆشتر دەبی ئەگە برێ سونەتیشی تێدایە شەو نوێژیشی کردیە سەڵات و دوحای کردیە نوێژی وتری کردیە نوێژی دەست نوێژی کردیە تەحیەت المەسجیدی کردیە هەر ئەو ئینسانە دڵخۆشە بی ڕاست کاتێک کتابی دەدەنە دەستی دەرێ ها ئەو مقڕە و کتابیە ئەوە کتاب بەدەستە ڕاست وەرگرت تەواو لۆ چونکە یەکەم شت پێغەمبەرە فەرمێ صلی الله علیه وسلم لە نوێژ ئینسان نەجاتی بوو لە قیامەت ئی دوای نوێژ هەمووی ئاسانترە